ئەم دیمەنانە پێشکەش بە کەناڵی 964 ئەمە حاڵی گوندی هەنارانی خوارووە ڕێگابانەکەمە هەمی گیرا بۆی لافاوی چەند ڕۆژی ڕابردووە هەر نەخۆشێکمان هەبێ ئێستا حالیان نەخۆشێکمان هەیە ئەبێ بە باوەش و بە کۆڵ بیبین دوو شوێن و جێ پێ بکەین تا ئاپەڕینەوە ڕا و چڵپاوە ڕێمان نییە بڕۆی ئەمە وەسعی گوندی هەنارانی خوارووە ڕێبانەکەمان گیراوە مناڵێ نەخۆش بێ ئەمە حاڵی گوندی هەنارانی خوارووە لەو سەرە وەرن بەو بەرا وەرن بەو بەرە بەم قڕا و چڵپاوەیە ئابێ ڕێ بکەین ئێستا مناڵەکە نەخۆشە پێویستی بە خەستخانەیە